لا ساتەوەختی دروستبوونی لافاوەکەی چەمچەماڵ با بڕیاری ڕاستەوخۆی قوبات تاڵەبانی کۆمسیۆنی فریاگوزاری و بژانەوەی چەمچەماڵ دروستکرا کە سەرقاڵی خەڵاندنی زیانەکانی چەمچەماڵ بوون. لەو کاتەوە لە ئەمڕۆوە دەست بە دابەشکردنی هاوکاری و قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی چەمچەماڵ دەکرێت. شێوازی هاوکاری و قەرەبووکردنەوەکە چۆنە بێ، لەکوێ دابەش دەکرێت و ڕۆژانە لە کاتژمێر چەند بۆ چەنەوە چەند کەسیش لەم هاوکاریانە سوودمەند دەبێت لە راپۆرتێکی وردی کۆبازدا تەواوی زانیاریەکانتان بۆ دەخەمەڕوو لەگەڵم. ئەمڕۆ پرۆسەکە وایە کە بۆردی چاودێری کە کاک دکتۆر ئەحمەد سەرۆکی نەزان سەرۆکایەتیەکە چێکی ئەو فۆرمانە ئەکەنەوە، دوای چێکردنەوەی فۆرمەکان لێرە لیژنێکی حسابی هەیە چەکەکانیان بووەکە هەر کەسێک کە چەکی خۆی وەرئەگرێ هەرواتە دەرەوەچێتە بانک. ڕاستەخۆ ئێستا لە بانک پارەی نەقددانراوە لە بڕی پارە حسابیەکەی کۆمسیۆنی فریاگوزاری و بژانەوەی چەمچەماڵ پارەکەی وەرەگرێ. ئەم لیژنەیە تا سەعات 4 ئێوارە ئەمڕۆ بەس خەریکی ناو چەمچەماڵە بێت، بەس خێزانەکانی ناو چەمچەماڵ کە 639 خێزانە. لەم دوو ڕۆژەیە 1302 ماڵ هاوکاری ئەکرێت، ناتوانم لەم قەرەبووتوانم لەم هاوکاری کرێن بەرامبەر بەو زەر و زیانانەی کە خەمڵێنراوە. 569 ئۆتۆمبیل و 210 دوکان. ئەوەی قڕاوەکە بوو بە چەماڵیان و اینجا شۆردیان بۆ بوو بە سارد بوو، دوو ڕۆژ سێ ڕۆژ سارد بوو. باشە ئێستا دڵت خۆشە هاوکاریتان پێدرێ ئەمڕۆ؟ ئەرەوەڵا حەجێکە. زیانم مریشک و حینەکەم بۆ خەزارە من چەند مریش کوشتت؟ 50 مریشک و کڵاشێرەکەم هیچ نەما هیچ باخوا ژیانی بژوردنەوەی ڕۆژانەم و داین و نەداینی ئەوانە بووە. ئەوە ئەرکی سەرشانمان بووە کە لەو ڕۆژ و کات و ساتەیە کە مەنۆڵەکان گیرا بوون، شۆستە و شەقامەکان پیس بوون، پاشی بکەینەوە مەنۆڵەکان بکەینەوە، شەقامەکان پاکەینەوە لە بەرۆی خەڵکێک متمانەی بە ئێمە بەخشی. ئێستا و خەڵکی کە متمانەی بە ئێمە بەخشی هاڵوگوزەرانی ئاوا بوو کە بینیمان. ئەوە هیچ منەتێک نییە، هیچ منەتێک نییە، ئەرکی سەرشانمان. ئێمە ئەگەر نوێنەرێکی ڕاستەقینە بین بۆ میلەتەکەی خۆمان ئەبێ بە ڕاستەقینە و بە دڵسۆزیەوە بین پەنجە بخینە سەرە و ئێش و ئازاری کە میلەتەکەمان هەیەی کە چارەسەری بکەین، ناوەکۆی مجامەلی بکەین کە بەداخەوە بینیمان هەندێک لایەن ئەوەندەی مجامەلیان کرد ئەوەندە ئەرکەکەیان وەکو پێویست جێبەجێ نەکرد. ئەو بەشەی کە ئێمە بەشدارین وەک مامۆستایانی ئاینی و نخبەیەک لە خەڵکی شارەکە بۆ ئەوەیە کە شتەکان بە جوانی بڕوا و چاودێرێ بکرێت و سقەیەکی زیاتری هەبێ. ئەلحەمدولیلا تا ئێستا شتەکان باشە، بەڵام هەندێک جار ئەو لیژنەی کە یەکەم جار ڕۆیوە ناو ماڵەکانی نووسیوە بازێک خاوەن ماڵ هەبووە وەک پێویست نەیتوانیوە عەرزی ماڵی خۆی بکە، هەندێکیش هەبوو بە باشی عەرزی کردووە، بۆیە بازێک ماڵ هەیە پارەکەیان کەمە.